ئێرە بەردەم بەڕێبەرەتی جێبەجێکردنیەکی سلێمانیە کە ئەو هاوڵاتیان سەردانی دەکەن کە وەکو نەفەقەی منداڵ، تعویزی تەلاق، قەرزی کۆمپانیەکان و قەرزی هاوڵاتیان و چەندین بابەتی دیکەی تێدایێت. تۆ کاتێکە گرفتێکە هەبێت یاخود هاوسەرگیری و کردوێت و جیاو ببیتەوە تعویزی تەلاقکە و لە ئەم شوێنانە دادەنرێت بۆیە لێرە چەکە بۆ دەکرێت تاوەکو لە بانک ئەو تعویزە وەرگری یاخود تعویزی کۆمپانیەکە وەرگیریەک و چەندین بابەتی دیکە کە لێرە دەکرێت لە ئێسادا تەنیا نەفەقەی منداڵ سەرف دەکرێت بەهۆی ئەوەی کە ئەمە وەکو بابەتی ئیسtisنا سیر کراوە نزیکەی 3 هەفتە دەبێت بە بڕیارەتی ئەنجومەنی وەزیران کە دەرچووە بۆ بانکە ناوەندیەکان لە پارێزگاکاندا کە سەرجەم خەرجەکان ڕابژیرێت. ئەمە لە سلێمانی ئەو خەرجیانە ڕاگیراوە کە ئەمە پاری هاوڵاتیان خۆیانە بەڵام کاتێکە دێتە ئێرە و دێتە سەر حسابی حکوومەت بۆی کە دواتر وەربگیرێتەوە لە بری قەرز بدێتەوە بە کۆمپانیای یاخود بە هاوڵاتی یاخود تعویزی تەلاق و چەندی بابەتی دیکەیە بەڵام پێیان نادرێتەوە. بۆیە ئەمە وای کردووە کە گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە. من ویستە قسە لەگەڵ هاوڵاتیانە بکەم بەڵام ئەم بە چەندین پاساو ناویستە بکەن لەسەر ئەم بابەتە کە نزیکەی 3 هەفتەی ئەوان چاوەڕێن کە بانک پەیوەندیان پێوە کە تاکو چەکەکانیان سەرف کرێت و پارەکانیان بۆ سەرف کرێت بەڵام ئەوە توانە لەبەرەوەی کە ئەو بڕیارە دەرچووە لە بانکی ناوەندیەوە بۆ بانکەکانی دیکە ئەمە وای کردووە کارەکانی ئەوان ڕابگرێت و پارەکانیان قفڵ بێت لێرە. من بە دوایم بابەتەیە چووم سەرچاوێک پێ ڕاگەیاندم کە ئەم بڕیارەی ئەنجومەنی وەزیرانەوە دەرچووە بۆ بانکە ناوەندیەکان لە پارێزگاکاندا بانکی ناوەندی سلێمانی جێبەجێی دەکات لەبەرەوەی ئەو 48 میلیارد دینارە تەکمیلە بکات کە دەنێردرێت بۆ پڕکردنەوەی 120 میلیاردی کە بنێردرێت بۆ بەغدا لەبەرەوەی کە پارەی نەختینە لە سلێمانی کەمە. ئەمە ئەو گرفتەی دروستکەوە کە ماگانە پارەکە دەکاتە نزیکەی 55 میلیارد دینار 48 میلیاردی دادەنرێت بۆ پڕکردنەوەی 120 میلیاردەکە و ئەوی دیکەشی بۆ ئەو مەسروفاتانەی کە هەیە لە پارێزگاکەدا. بۆیە لە سلێمانی خەرجەکان ڕاگیراوە تەنها نەفەقەی منداڵ خەرج دەکرێت بەڵام ئەم گرفتە لە شاری هەولێر نییە. ئێمە بە دۆدەچوونمان کرد لەسەر ئەم بابەتە لە شارێکی وەکو هەولێر تا ئێستا ئەم خەرجیانە ڕانەگیراوە لەبەر ئەوەی لەوێ پارەی سیولە نەختینە زۆرە بۆ ئەم گرفتە دروست نەمەمە تەنیا لە سلێمانی ئەم گرفتە هەیە و چەندین هاوڵاتی تا ئێستا چاوەڕی ئەوەن کە پارەی خۆیانە وەری بگرنەوە لێرە کە ئەو هاوسەرانی کە جیا دەبنەوە تعویز تەلاقەکانیان بۆ دادەنرێت لێرەوە لە ڕێگەی چەکێک و ڕەوانەی بانک دەکرێن تاکو پارەکە وەربگیرێت بەڵام ئەمەش ڕاگیراوە تەنها نەفەقەی منداڵ سەرف دەکرێت بۆ ئەمەش لە پێناو پڕکردنەوەی 40 میلیارد دینارەکەی پارێزگای سلێمانیە کە ڕادستی هەولێر بکرێت و تاکو بنێردرێت بۆ بەغداد و تەکمیلەی 120 میلیاردەکەی پێ بکرێت.